ساڵی کوردیتان پیرۆز و سڵاوتان لێبێت ئەم ساڵ و ئەم نەورۆزەتان لێ پیرۆز بێت ساڵی 2722 کوردی لە دانە بەدانەی کوردان لە هەر شوێنێکن بە زمانی کوردی قسە دەکەن و بە زمانی کوردی خۆشەکانی خۆیان دەرەبڕن لێتان پیرۆز بێت وەک دەبینن و دەزانن کە جژنەکانی نەورۆز سپاس بۆخوا بە سەلامەتی بە خۆشی لە کوردستانی جوان بەڕێوەچوو دوێنێ لە زەوی و لە ئاسمانی کوردستان خۆشی سەمای دەکرد وەک بینیمان لە پارکی شانەدەر گەورەترین ئاگر لە هەرێمی کوردستان و ئەتوانین بڵێن لە هەولێر کرایەوە هەروەها لە پایتەختی نەورۆز لە ئاکرێ لەسەر کەلێ بە هەمان شێوە بەدەست ئەو گەنجانەی کە لەوێ بوو چەند ڕۆژێ بۆ خۆیان ئامادەکرده بوو ئەو مەشخەڵانە هەڵگیران و برانە سەرکەلێ و لەوێ ئاگری نەورۆز کرا و ئاڵایەکەی زۆر گەورەش لەوێدانرا بوو لە هەموو شار و شارچکەکان لە سلێمانی و لە هەر شوێنێک کە باسی لێوە ئەەکەیت و بە کوردی ئەڵەی چۆنن و باشن و بەم زمانە کوردی جوانە قساکەی ئاگری نەورۆز کرابوو بەو هیوایی کە هەروەکو چۆن لە دوێنێەوە بە خۆشی و بە سەلامەتی هێناومانە ئەم ڕۆژکە خەڵک دەچێتە سەر سەیرانەکان بۆ سەردانکردن بۆ شوێنە گەشتیارەکان ئاها بە سەلامەتی بڕۆن و بگەڕێنەوە وا لەگەڵ نزیک بوونەوەی یادەکان خواست لەسەر کاڵا و شمەک زیادەکە بە تایبەت لە نەورۆز خواست بۆ کڕینی گۆشتی سوور زۆر زیاترەکە و بە تایبەتی ئەمڕۆکە خەڵکێکی زۆر تکە و کەبابەکە لە گوندی عەبابەیلێ سەر بە پارێزگای هەڵەبجە فستیڤاڵێکی تایبەت بە کولتوری کوردەواریش بەڕێوەچوو. یەکێک لە ڕێوەڕەسمە تایبەتەکانی نەورۆز کە لە شار و گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچێت تایبەتە بە گەڕانی منداڵان بە ماڵان بۆ کۆکردنەوەی نەورۆزانە. هەفتەی داهاتوو بە سپۆنسەری میدیایی کوردستان 24 پێنجەمین تێدێکسی نیشتیمان لە هەولێری پایتەخت بەڕێوەچێت. دەمانەوێت ئەمڕۆ بزانین کە خەڵک لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان چۆن چوونە بۆ شوێنە گەشتیارەکان چۆن پێشوازیان لەم نەورۆزە و لەم ساڵە پیرۆزە کردووە بۆیە لەگەڵ پەیامنێرانمانە بین ئێوەش لەگەڵم بن ئەگەر چی لە ماڵەوەن بەڵام ئەتوانن ئەوانی کە نەڕۆشتون بۆ دەرەوە یاخود بەهۆی نەخۆشیەکەوە یاخود بەهۆی گرفتاری و کارێکەوە بووە ئەوە لە ڕێی کوردستان 24 و ئێمە دیبەنتان بۆ ئەگوازینەوە سەرەتاش لە دهۆکەوە دەست پێ ئەەکەم و لەوێوە پامنێرمان هەڤرست لەگەڵمانە هەڤرست جەژناتە پیرۆز بێت هەموو ساڵێ بەخۆشی پێم بڵێ کە ئێستا تۆ لە کوێیت لە چه شوێنێکی من تۆم لێوە دیار نییە بێگومانی شاشێکم ئێستا لەلا نییە بۆیە نازام لە پشتەسەری تۆ شوێنی گەشتیاریە یاخود لە شوێنێکی دیکە وەستایی تۆ بۆم باس بکە بزانم تۆ لە کوێی و خەڵکی دهۆک چۆن ئەمڕۆ گەشت و سەیرانەکانیان دەست پێکەن. بله دمه تجی باش به جشن نوروز تجی پیروز بل حمی هفکاری ما ول کردکی وقت تماج بکرین ها اصل دهو کما اوا اورکا گو سیرانچی پیچنت ناوان سیران گهانده وقت تدوینی تفگرا هاتونوچونه گلک یا لاوازه آنکو ام چین بیجن هما هرنینا جبر گو پلین سرمایه اوا چند روزه که گلک تارا لدهو که نهاجی لگوری پلی سرمایه سر تلفن دیارا گو 2-0 خد کین دست پی نکرنا گو بچنت ناوا سیران گهانده هر وەکو راپۆرتێن کە شناسیجی پێش گۆڤا چەند ڕۆژێ نەورۆزێ بەڵام ببە لە ڕاستی خەڵک ئەو یعنی دنیا تەوامی هەر نەتناف سەیرانگەهاندا لێ تەفگەر تا ڕادێکێ بکارم بێژن یا داوازە هەر وەکو ڕێڤەبەریە گشتیا گوزاریژی چەندین ئاهەنگ ناوا سەیرانگەهاندا ئامادە کردبوون ڕۆژا ئەکێ دێلبەری کورتکێ بێ ڕۆژا دوێ دێلقەرقەراوا بێ ڕۆژا سێژی دێلسەر چیای زاوا بێ ئاهەنگێن جەماوەرینەت ناوا سەیرانگەهاندا دەبکێ هێنە دەستکردن ڕۆژان پێشبینی دەکرد بۆ ڕۆژێ نەورۆزێ نزیکی 3000 گەشتیار سەردانا پارێزگەها دهۆکێ بکەن ناوا سەیرانگەهێن پارێزگەها دهۆکێدا ئەوژی گوئەر ڕێژا گەشتیارانژی پتر یەن پارێزگەهین دیەن هەرێما کوردستانەوە هەڵوستا پارێزگەهێن یەن باڕاست و باشوورێ عێراقینە وان پێشبینی کرد گۆ ڕۆژانە نزیکی 3000 گەشتیار وەرێ ئەو ئەمارا گۆ دبێژین گۆ 13 واتە بەری چەند ڕۆژێکی
حتى 26 سه او پێشبینیت کن بۆ گەشتیار دەهێن سەرەتانە دهۆکێ هەر بۆ ڕۆمالکردنا خەلکی کێفخۆشییان ناوا سەیرانگەهاندا دەمژمێرن دیتر دەبدێلگەل هەوا ناوا سەیرانگەهاندا ئازان خەلک هاتنەت ناوا سەیرانگەهاندا نەورۆزدا خۆ دەگێڕن چ ئەوایەکی دگێڕن پەیامێن وانیە نەورۆزی چنە دێبەوە بەگوهێزن. باشە سپاس دەکەم هەڕێز بە هیوای سەلامەتی بۆ تۆ بۆ خەڵکی دهۆک ئەوە دەمەوێت بزانم کە لە باکووری وڵات چۆن نەورۆز بەڕێوە ئەچێت کە حەسەن کاکۆ بە جلوبەرگێکی کوردی جوانەوە بەیانە لەگەڵمانە نەورۆزێتە پیرۆز بێت حەسەن ئەو پێمان بڵێ کە ئێستا لە دیاربەکر چۆن پێشوازی لە نەورۆز دەکرێت خەڵک بە چ ئاوایە نەورۆز دەکەنەوە و زانیارەکان لە لای تۆیە. سلا صوبان نوروز واجی پیروز به لدیاربکر و لتمام باکور و ترکیه ای سال نوروز به شیاره آنکو به دروشما دم آزادی یه پیروز کردن براستی نوروزن حتی نها یعنی ای سالین حتی نها تبی برف و باران نجی گلک قربالغ بون به هزاران ولاتی در کتن قادا و هر وها داخازا چرا سرکرنا مسئله کرد کردن بطایبتی لدیاربکر جی هر وها حال حاضر قاد جالیه هزین آسایش و تی کنترل کردن هیچ تو کس جبو قاده نه هاتنه بردان امجی نه حال بربسته که نه لوی درجی برنامه تیرو تجیده بردوام بکش باجار روشلاتا ناوین و اروپا ج 15 ولاتان زیادتر ج 300 کسی زیادتری 300 کسی ده مهوان لوی داره بنو هر وها دیسا هر سر که هدف پرفیم بولدان لوی داره ده گوتاره که پیشکش بکه هر دیسا بردان öztürk tarihi ay denizu Ayetullah Aşiti ev her çar siyasetmedar de gutaran peşkeş bikin disa Ahmet Türk lvedere Ahmet Türk de gutara ke peşkeş bikin lvedere her disa pişti axaftınan kumen müzik ede derkevin serdike u her vaha rojda servet koca kaya bu taybeti ji Eleanora ev ji de lvedere derkevin serdike de gutaran peşkeş bikin dixazim hineke bahsa derdure bikin brasti ji se rojan zedetir ko ji se roja به هزاران هزین آسایش لدردورا قادا نوروزه تدبیران دگرن برگریان آسایش دگرن شودن جی رنه ها داین کو تو کس بشتاری و داره ببه نزیکی و قاده ببه قادا نوروزه دکبه پشت مراستی جی بر تاوه مودر نشان نده قاده که گله که بر فرهوه که مگوتی به هاتیه خملاندن به رنگین هر وها کسکو سروزر به طایبتی به وی رنگیه هر وها نوروزا ایسا یا نها کودر لدیاربکر لسرت لقرسی جده ایرو به پیروز کردن لجزیره لنسربین جده به پیروز کردن ایرو بله سوان بله من سپاس دەکەم حەسەن پەیامی تۆ گەیشت پیرۆز بێت لە هەموو کوردستانیان و بە تایبەتی خەڵکی باکووریش پامنەرانی دیکەشمان لەگەڵن بابزین ئەوان چی دەکەن و ئەوان لەکوێن سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی. باشە لەگەڵ نزیکبوونەوەی نەورۆز ئەزانین کە بازاڕەکان تر جمەیان دێ پێش نەورۆز بۆ جلوبەرگی کوردیوانە ئیتر ڕۆژێکیش پێش ئەوەی کە بەیانی خەڵک بچێتە سەیران خەڵک ئامادەکاریەکی زۆرەکە اینجا ئەمجارەیان بۆ خۆراک و خواردەمەنیەکان بە تایبەتیش گۆشتی سوور کە چاودێری بازار بە هاوکاری لیژنەی قایمەقامیەت دەکرێت بۆی کە چاودێری نرخەکان بکەن و ئاستی خزمەتگوزاری شوێنە گەشتاریەکانیش ئەبێ بزانن بە چ شێوەیەکە لەم راپۆرتە ئەوە دەبینی. بازاری شار جمەی دێت ئامادەکاریەکانن بۆ پێشوازی لە نەورۆز خواردن و کەلوپەر زۆرترین خواستیان هەیە بە تایبەت گۆشتی سوور گۆشتفرۆشێک باسی بازاری پێشنەورۆز و جۆر و خواستی گۆشتەکانمان بۆ باز دەکات لە مەرزی نەورۆزەکە خەڵک بچێتە دەرەوە دوو ناو گۆشت دەخورێ یەک گۆشتی بەرەق بۆ برژانن دوو قیمەی کەباب ئەدی گۆشتی جۆرەکە لەم وەختە شیاوی خواردن یا شیاوی خواردنەکە چۆنە ئەگەر دۆ کابرا بتوانێت تۆ شفتە ناکات لە دەشت گۆشتی برژان ئاسانکاری یاکرێ بە شیشۆ ئەوەی بەلاوەژاندرا هاتنی گەشتیارێکی زۆر بۆ سلێمانی وای کردووە بازارەکان قەرەباڵغتر بن بۆ چاودێریکردنی دۆخەکە چاودێری بازرگانی سلێمانی پلانی داناوە لە پێش نەورۆزەوە چاودێری هەموو شوێنە گەشتیارەکان و بازار و چێشخانەکان بکەن ژمارە سەدیش دانراوە بۆ پەیوەندیکردن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ هەر گرفتێک
خۆتان نەزان سەررجەم بازارەکانی شاری سلێمانی ئێستا لە بازاری وشکە لە بازاری میۆ لە ڕستۆرانتەکان هەمویان پابندن بە ڕێنماکان نرخەکان هەڵواسراوە تۆ بەڕێزەکە چێتە ڕستۆرانتێکەوە مینۆکەی بۆ هێنە نرخەکەی لەگەڵیا هەیە یا ستاندمیدۆی هەیە ئەمانە هەمووی هەڵواسراوە و دوای ئەوە هەش بەرزبوون خانەکە ڕۆبە ئێمە بەرە سەردانی و شوێنانەکە و ئاماژەم پێە بۆی بتوانین کاری پێ لەگەڵ شوێنانە ئەنجام بدەین. زۆربەی گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە خوار و ناوڕاستی عێراق لە ڕێگەی کۆمپانیا گەشتیارەکان دێن و بەشێکیان لە ئێران و تورکیا دێن و جارجاریش گەشتیاری بیانی دێن. بەڵام سەدا 95 گەشتیاران لە ناوڕاست و خواری و عێراقەوە دێن بۆ ناوچە گەشتیارەکان. ساڵانەش چاودێری بازرگانی بە هاوکاری لیژنەکانی قایمقامیات چاودێری نرخەکان و ئاستی خزمەتگوزاری شوێنە گەشتیارەکان دەکەن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. لە سلێمانی چاوەکان لەسەر دوکانە. سەیرانگای دوکان و هەروەها قەشقۆڵی ئەوانە ئیتر ئەمڕۆ ماشەڵڵا جمەیان لێت کە خەڵکێکی گەشتیاری زۆر سەردانی ئەوێ بکەن. لێوێەوە پەیام نێرمان دالیا کەمالمان لەگەڵا. دالیا نەورۆزە پیرۆز بێت. و بەو جلە کوردیە جوانەوە ئەمڕۆ چویتەتە سەیران بۆ ئەوەی کە هەم سەیرانەکەمان بۆ بگوازیتەوە هەم خۆشە سەیرانێ بکەی بێگومان. جا دالیا پێم بڵێ کە باسی ئەویانە کرد نرخی کەپرەکان زۆر زۆرە ئەمە بابەتێ بوو کە لە سۆشیال میدیا باسی لێەوە ئەکرا ئەوە ڕەنگە خەڵکێکی زۆر نەتوانن بچنە ژێر کەپرەکانەوە نرخەکان خیاڵین ئایا ئەوە بەو شێوەیە یا باسی سەیرانی ئەمڕۆم بۆ بکە کە خەڵک چۆن چۆتە دوکان تا چەندێک چاڕوان ئەکرێت کە گەشتارێکی زۆر ئەمڕۆ لەوێ بێت. سڵاو سۆڤان سەرسامەوێت جژنی ساڵی کوردی لە تۆش پیرۆز بکەم کە هیوادارم ئەم ساڵ بۆ تۆ زۆر جیاوازتر بێ لە ساڵەکانی دیکە. وەکو خۆشتاماشت پێەیە کە هاوینە هەواری دوکانی کێکە لە هاوینە هەوارە دڵگیرەکانی نەک پارێزگای سلێمان وەڵکۆرەمی کوردستانمە شوای کردووە. ساڵانە گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و خوار و عێراق سەردانی هاوینە هەواری دوکان بکەن. ئەم ساڵ جیاوازتر ئەگەر بەراوردی بکەم بە ساڵی ڕابردوو لەبەرەوەی کەشوهەواکەی جیاوازە کەشوهەوای ساڵی پار زۆر لە بارتر بوو بۆ گەشتیاران وای کردبوو گەشتیارێکی زۆر بەتایبەتی لە 21 مانگا بێنە واتە یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی بێنە هاوین هەواری دوکان بەڵام ئەم ساڵ جیاوازترە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرۆ کەمتر لێ سەیرانی کەران و گەشتیاران هاتوونەتە هاوین هەواری دوکان لەسەر نرخەکانیش کە دیارە چەند ڕۆژێک بەر لە هاتنی نەورۆز نرخەکان بە شێوەیەکی بەرچاو بەرزە بێتەوە تایبەتی کەپرەکان لەگەڵ ئەوەی هەوڵ دەدرێت لەلایەن ژنەکانی قایمقامەتی دوکان و قەزاکەوە بتوانرێت کۆنتترۆلی کەپرەکان پێ بڵام تا ڕادێکی زۆر مامەڵەکانیان بەرزە بێتەوە. ئەگەر هاوکارم کاکەردی بەشێک لە وێنەکان بگوازێتەوە بۆی بەراوردێ بکەین لەگەڵ وێنەکانی پارا دەبینین کە ئەم ساڵ بە شێوەیەکی زۆر کەم گەشتیاران هاتوون تا ئێرە وەک چۆڵێکیشی پێوە دەبیندێت چاڕوان دەکرێت لە کاژمێری داهاتوو زیاتر جموجۆڵی گەشتیاران بۆ هاوین هەوارەکە زیاتر بێ و هەروە سۆبانەمەوێ ئاماژە بەوە بکەم کە دیارە بۆ کۆنتترۆلکردنی بارودۆخەکان لێرە سەرجەم تیمەکانی پۆلیس ئاسایش لێرە ئامادەسازیان هەیە کاتێک ئێمە هاتین ئەوان چەندین تیمیان لە ناو هاوین هەوارەکان و لە شوێنە گشتیەکانی هاوین هەوارەکە بڵاو کردبوو تاکو بتوانرێ کۆنتترۆلی هەڕووداوێکی نەخوازرا بکرێت لە ناو هاوینە هەوارەکە وە گەشتیاران بتوان بە شێوەیەکی سەلامەت گەشتەکانیان بکەن. هەروەها سۆڤان ئەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لێرە تیمی فریاگوزاری و فریاکەوتن لەلایەن بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانیەوە بۆ هاوینە هەوارەکە دابین کراوە کە ساڵانە ئەم تیمە بە شێوەیەکی گشتی لێرە ئامادەیان هەیە و هەروە هەر سێ ڕۆژی جەژن بە شێوەیەکی ورد مامەڵا ئەکەن لێرە تاواکو بتوانرێت لێرە بە شێوەیەکی خێرا فریا و کەسانە بکۆنەگە بینات بێت یان هەر کەسێکی تر لێرە پێویستی بە هاوکاریکردن بێ. لە پشتی منەوە تیمەکان هەن کە لە ئێستا خەریکی ئامادەکارین من دواتر ئەچمەلایەن و وتەی ئەوانیش وەرەگرین. باشە دواتر لە کاتی دیکە یاخود ڕەنگە لە گەشتی هەواڵەکان هاوکارانم من ئستافریان نەکەوم دیسانەوە بێمەوە لای تۆ هاوکارانم لە گەشتی هەواڵەکان لەگەڵ تابن و زانیاری زیاتریان پێ بدەیت. سپاس دەکەم دالیا لە دوکانەوە لەگەڵمان بوویت. باشە وەرنەوە ناو ستۆدیۆ لەگەڵ منە چونکە
پرۆگرامی بەیانی 24 بێگومان هەر ئاوها ناهێڵێت بەیانیەک بێت کە تەنیا من خۆم قسەتان لەگەڵ بکەم ئەبێ بێگومان میوزیک و گۆرانیشمان هەبێ بۆیە لە ستۆدیۆین ئێستا و میوانێکمان هەیە لێرە زەکەریا موحسن هونەرمەند ئەم بەیانە لە ڕۆژی نەورۆزە بە ئەودە جوانەکەی و بەدەنگە خۆشەکەی میوانی ستۆدیۆی ئێمەیە بۆ ئەوی کە کەشی نەورۆزی زۆر زیاتر جوانتر بکات لەگەڵمان لە پرۆگرامی بەیانی 24 ئەمڕۆ بەخێر هاتی کاک زەکەریا سەر چاوان بەخێر بێ ئەمڕۆ تۆشمان لە سەیران کرد ئێمە خۆمان ناشین بۆ سەیران تۆشمان لە سەیران کردوایە ئاسایی هەرکەش و هەوایەکەی ئەوە هەواکەی ئێمەش ویسمان بۆ ئەو هاوڵاتیانەی کە ئێستا لە ماڵۆن و پامنێراشمان باسییان کرد کەش و هەواکاونەدە لە بار نییە خەڵکێکی زۆر لە ماڵۆ ئەمێنێتەوە ئەمڕۆ ڕۆژی تۆیە کەواتە بینەرێکی زۆر ئێستا ئەدبینێت زۆر سپاس دەکەم جا جەژنی شەلێ پیرۆز بێ کاک زەکەریا لەکەوە دەستە کردووە بە کاری هوەری و چ ستایلێک زیاتر دەچڕی ئەوەی کە لەکەوە دەستم پێ کردووە لە ساڵی 2010 لە چوومە پەیمانگە هونەر جوانەکان و 2014 تاوام کرد زیاتر ستایلە فۆلکلۆریەکان یعنی لە ناو ڕۆحی مندا هەیە و تا ئێستاش لە چەند فیستیڤاڵ و کۆنسێرت و ئانە بەشداریمان کردیا و خاوەنی ڤیدیۆ کلیپی خۆم و بە ئینشاڵڵا لە ماوەیەکی زۆر نزیک ئیشی نوێشمان دەبیت دەستەکان خۆش جا ئەم بەیانە ئێمەش هاوکارانم کە جەنابیان هەڵبژاردە چۆن وڵات تیرێکی باشیان هاویشتۆ کەسێکی باشیان هەڵبژاردە چونکە لە جەژنانەمە زۆر جار حەزەکەیم بگەڕێنەوە بۆ کاتە کۆنەکان گۆرانی فۆلکلۆرەکان و گۆرانیانەی کە خەڵک پێ دەچوو بۆ سەیران و گەشت و ئەوانە جا ئەم بەیانە تۆ بێت تیرەکەمان هاویشتە بێت دروست وەریگری بابەتە فۆلکلۆرانی کە پێوەستن بە نەورۆزەوە باشە چیت هەیە ئێستا ئەم بەیانە چیت ینی گۆرانی بڵێنە سەکسەر یەکسەر دەستی پێکە ئەی بۆ بە دانیشین تۆمانڕێگاتم سارەکەم تێکچوو کاتی کاتم سارەکەم تێکچوە هەر ئەوە بەری نەدایما ئیزە ئازوو بە ئێستا جەوەکەت بۆ خۆشەکەم لە بری تۆ جەوەکە بۆ ئێمە بگەڕی من ئێستا جەوەکە بۆ خۆشەکەم پێم بڵێ هیچ خەمت نەبێ کە سارەکە و لە کوێ داناوە دای بنێ لێرەوە کارمەندانی ئێمە خزمەتاون ئەو ئەشگەڕێنەوە دوایش یارمەتی دەدەن سارەکە و چاکەکەم مەبەستم ئەوەیە زۆری ئاز بوو زۆر ناخۆش بوو ینی بۆ بەیانی ئەوەرە گۆرانی دەڵێ یەڵە ئەزای کاک زەکەریا پێشەوەی کە گۆرانێکە بڵێ بۆ خانمان جلوبەرگی ناڕێک بە ئیتر هەر جەوی تێکەچێ پەرچەمی ناشری بە قژی تێکچێ بەس بۆ پیاوان بە خاڵتانە بە سیارەکە عیبینەوە بێ بنزینی تیا بێت و بڕوان پیاوان فیلم تێکسێ ئەزیزەکەم سپاس نەورۆزە مەستم بە نەغمەی بولبول مەستم بە عەتریوانە و شەی سومبول نەورۆزە مەستم بە نەغمەی بولبول مەستم بە عەتریوانە و شەی سومبول شادم بە هاژەی ڕووباری بەفرین شادم بە هاژەی ڕووباری بەفرین سوورم بە شوڵپەی شاپۆڵی زێڕین نەورۆز نەورۆز جەژنی نەورۆز پیرۆزە نەورۆز نەورۆز جەژنی نەورۆز پیرۆزە بەڕاستی خۆشە هەم کوردستانە جێگەی شێرە و جێگەی مەردانە بەڕاستی خۆشە هەم
پیرۆزە جەژناتە پیرۆزە ماچەک بدە من یار جەژناتە پیرۆزە جەژناتە پیرۆزە أجري هالكن سريرك نوروز هاتو قولوا ريحان ججنا ما يلبستوك أو نوروز بكاجوان أجري هالكن سريرك يتقارش بابو بابينا واشكندن قيد زنجيرا دركن روش هلات فما ديرابن هلكن قهيرا يتقارش بابو بابينا واشكند قيد زنجيرا هلكن روش هلات فما ديرابن هلكن قهيرا نوروز نوروز كردانيا ربنا قري هلكن لسرز نارو شيان خردا وتقريدن بقرن دستي سريع خوردا وتقريدن بقرن دستي سريع با پیر مکه ویا آزادی بو مبیا با پیر مکه ویا آزادی بو مبیا دەستەکانت خۆش بێت و لەشت ساغ و دەنگت نەڕزێ ئەمە لە هەر با بڵێن سترانێک کە هیری نەورۆز بوو پارچەیەکە بۆ بالضبط ویستە بیکەی بە ئەوە بزانە لە مۆسیقا چکە ئیقاعمان هەیە و دەنگمان هەیە خەونە بەمیش لەرە ئیقاعم بۆ کردی بۆ کردی ئەو مەسەن جاری وە هەیە کە ئیقاعەکەت گرت مەسەن هەست دەکەی گۆرانی دیکە ئەوە لەو ڕیتمەیە هیچی ئامادەم نەکردو بەڕاستی دەستە خۆش هەمووی لەسەریەکەوە بۆم دەهات چکە ئەو ڕیتمەیە و عین المەقام بوو بۆیە دەستەکانت خۆش سپاس دەکەم زیاتر لەگەڵ ئەودا هاوڕێتیت هەیە یان ئامێری دیکەش ئەمن لە پەیماگەی هونەرە جوانەکان کەمانم ژە نییە بەڕاستی 3 ساڵ لە قۆناغی چوارم کە دەستم داعوت هەستم کرد زیاتر لەگەڵ ڕۆح و ئیحساس و ئانەی من دەگونجێ و مساعیدیشە بۆ مەسەلەی گۆرانی گوتن ئەڵێن لەگەڵ زۆر دەنگا ئەگونجێت دوایە لەگەڵ زۆر دەنگە ینی لەگەڵ زۆر دەنگ کە یەکێ گۆرانی بڵێت لەگەڵ زۆرێک لە دەنگەکان ئەگونجێت بۆ خۆی زۆر مساعیدە بۆ گۆرانی بێش بۆ ئەوەی خۆی بیژەنێت و خۆشی گۆرانێکەوە یان ئێستا ئیزعاجە بنمونە تۆ کەمان بژەنی و گۆرانیش بڵێ یان مەسەلەن ئامێرەکی فوداری بژەنی و گۆرانیش بڵێ لە هەمان کات مەبەستم کاتە گەروا بێ ئەو ئامێرانەی کە وەتەردارن بڵێ وەتەریان هەیە ئەوانە ئاسانترێکن بۆ یەکێکە بڵێ بەڵام کەمانیش وەتەریە بەڵام لەو جۆرانی تۆزە وەکو جەمالیەتیش ئەس دەکەی جوان نییە بەڕاستی بەڵام هەرچی سازە ئەودا بۆ خاتری خوالێمان تووڕابنەوەی کەمانەژان نا هەمویان ئەزیزی من ئەزیزن هەمویان دەستی هەموو هونەرمەندێک خۆش بێت بێگومان دەنگەکان بە تەنیشتیەکەوە ڕازاوەترن ڕەنگەکان لە تەنیشتیەکەوە جوانترن وەکەوەی کە لە کوردستان هەیە بۆیە جوانی کوردستانی ئێمە شەری ئەوەیە کە هەموو ڕنگ و ئاین و هەروەها هەموو کولتورەکان لە ناو ئەم کوردستانە بۆتە لانکەیان و هەمویان ئەژەنێت بۆی کە لە ئارامیان بێت دەستەکانی تۆ خۆش بێت جا کاک زەکەریا ئەوەی کە ئەم ساڵ پێ دوایە جیاواز بێت لە ساڵانی دیکە چییە لە نەورۆزات و ساڵی ڕابردوو زۆر ناخۆش بوو بەخوا هەتا ئێستا چۆن دەڵێ ناخۆشی هەرمایە بەڕاستی ناکرێ بڵێ ئەوەیە بەڵام دەبێ هیوای ئەوە بخوازین کە قەم قەت لەگەڵ ڕەشببینی نیم بەڕاستی قەت ڕەشببین نیم و هەمیشە
بەرچاوم ڕوونە بۆ شتی باش ینی هەز دەکەم هەر دایمە شتی باش دێ خدا شتی جوان دەکە بەڕاستی ئەگەر کە شتێکی نامۆش یان ناخۆشیش ڕوو دەدا دەبێت سەبر هەبێت تەحمل هەبێت بەڕاستی دەبێت قەنەعەتمان بە میلەتی خۆمان هەبێت بەوانە هەبێت کە کاروبارەکان بەڕێوە دەبن هیوادارین باش ئێمە هەمیشە ئەڵێین باشترین نین بەڵام لە چاو شوێنی تر باشترین نین ئەگەر بۆ نمونە شوێنێک دەجار خراپ بێمە لە بری ئەو دەجارە دەجار باشترین لە چاو شوێن دوێنێ میوانێکم هەبوو باسی دڵخۆشیمانە کردە وڵاتانەی کە دڵخۆشترین وڵاتی دنیایان عێراق لە ڕیزبەندا 170 وڵات بوو کە دڵخۆشە لە کاتێکا کە سەیرەکەی لە یەک ناوچەیە بەیەکەوە ئەژین لە یەک نەخشەی جوگرافیا بەیەکەوە کۆمانە کاتەوە لە یەک باری ئابووری سیاسیان کەچی خەڵکی ناوەڕاست و جنوب و باڵین خواروی عراق ڕوو ئەکەنە هەرێمی کوردستان ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر هەوا وەکو کەش و هەوا وەکو جوانی وەکو مرۆڤەکان مرۆڤی کورد ینی مرۆڤی زۆر باشم بەڕاستی ئەمنیش ئەو تەجربە بێم هەیە لەسەر چکە ڕەفیقی هەم مەسەڵەن عەرەبم هەیە ڕەفیقی تورکم هەیە ڕەفیقی فارسم هەیە هەمویان شایەتی ئەوە دەدەن کە مەسەلەن میلەتی کورد میلەتێکی جگە لە مەسەلەی ئازایەتی و جوامێری و شۆڕش و نەبەردی و هەموو ئەو شتانە بەڵام وەکو ئەحساسیش وەکو دڵیش ئینسانی کورد بەڕاستی ئینسانی زۆر یعنی دەرگای واڵایە تۆرە تەمەشاکە هەتا مەسەلەی دینیەکەشیان چەند بە جوانی وەرگرتی ینی دینەکەیان کوردان دیە کوردان دیانی ها لە ناو کورد کوڵایە ئەم تەمەشای مەسەلەن بەرمونە هەزار ڕەحمەت لێوی داپیرم یعنی ئەوەندە مەسەلەن ئەوەندە دینی بە جوانی وەرگرتیە باب مەسەلەن ئەوەندە دینی بە جوانی وەرگرتیە یعنی حەزت لە دینە حەزت لە یعنی ئینسانیەتەکە تێکەڵ بەڕاستی تێکەڵ بە ئاینیش کرایە بۆیە مەسەلەن میلەتی کورد میلەتەشی ئەوە جوان و ڕێکە بەڕاستی لە ڕووی ئەحساس هەروە بمێنین کاک زەکەریا هاوکاران لە کۆنتڕۆڵ دەنگی توان زۆر بەدڵ بۆ بێگومان بینەرانیش بە هەمان شێوە جا ئەمانەوێت ئەوتا برادرانی پشتی کامێرەشەوە ئیشارەتمان بۆ کرد جا کاک زەکەریا ئەبێ دوا بابەتمان پێشکەش کە چکە کاتمان زۆر کەمە بەدڵی خۆت ئەمەیان بۆ بەدڵی ئێوە نەبێت بەدڵی ئەمە بێت جا بەدڵی ئەمە مناڵم بڕۆیت و هەر ئەڵەمە بێ بەدڵی خۆت بزانم تۆ چیت لە حزرایە ئێستا بە مەحبوبە گچکەلانەکەی خۆم دەڵێم کە لە شیلانێکی باریکە ئەزیزم تازە فەریکە وەی زاڵم نەمێنێ مەمچیا و بابان وێرانەی لە بۆ من بمێنێ و بەوێ سێوێ لا سوورکەوەتانی لە باخچە ئیران و نازەنینم تازە فەریکە وەی زاڵم نەمێنێ ئەی هاوارە وارەیە سەبری داڵێ من شووناکەم سەبری داڵێ من شووناکەم جلی کوردی لەبەر ناکەم بە مەرجی تا قەبرەکەم دڵی
عشقان لا خمكم أمان أمان يرسبري أمان 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 صبري يا رمان أمان صبري بسر دادا بسرى يوري قدري غريبا لاقيني روجي جمعة بس الله روجي جمعة بس الله دوشت خوشه لا دنيا إيمان وماتي لا إله إيمان وماتي لا إله إيمان وماتي لا إله يا رمان أمان صبري يا رمان أمان صبري بسر دادا بسر يوري قدري قريبا یەک دنیا سپاس یەک دنیا سپاس بۆ تۆ دەستەکانت خۆش بێ و زۆر سپاس من لە بری ئەوانەی کە گویان لێ چپڵ ئەگینا و چپڵێ زانم چووگای دڵنیا بوانی کە لە پشتی لە ژووری کۆنتترۆل لەولاترن دەنگەکە زۆرترە دەستەکانە خۆش بێ کاک زەکەریا بەیانەیەکی جوانە بۆ نەخشاندین لە یەکەم ڕۆژی ساڵی 2022 کوردی بۆ هیوایکە ئەم ساڵت هەر بەم خۆشێکی ئێستا لەگەڵنەوە ئاها بڕوا بڕێەوە ئەوە سپاسی تۆکەین کە ئەم بەیانی لەگەڵ ئێمە لە پرۆگرامی بەهەر 24 بووی کە تایبەتە بە نەورۆز زۆر سپاس باشە با لە چواردەروبەری هەولێر بین بزانین لە سەیرانگا و هەروەها ئەو شوێنانی کە شوێنی گەشت و گوزارین لە چواردەروبەری هەولێر قەرەباڵغی هەیە یاخود کەش و هەواکەش بە هەمان شێوە ئەو کاریگەری هەبوو کە کەمتر خەڵک بچنە دەرەوە و هەروەها سەیران بکەم بۆیە لەگەڵ پامنێرمان هێرۆ مەولودیە بم هێرۆ لە یەکێک لە سەیرانگاکانی دەوروبەری هەولێرە جایسە لە خۆی پرسیارەکەم بە تەواتی نازانم لەکوێیە هێرۆ بەیانیت باش من و تۆ بەیانی یەکتریمان بینی و بەیانی باشمان لە یەک کرد بەڵام چون هەردووکمان پەلەمان بۆ خۆمان ئامادا کرد من جوان تەرکیزم نەخستە سەر تۆ سەرنجم نەخستە سەر تۆ بزانم جوان دەرچوو جوانتر دەرچووی یانە چکە خۆت زۆر جوانی بەس دڵنیا مێسەجلێکی کوردی زۆر جوانە لەبەر کردووە و ئێستا لە سەیرانگاکانی جا پێش هەموو شتە جلە کوردێکە و لێ پیرۆز بێ نەورۆزە لێ پیرۆز بێ ئینجا پێم بڵێ لەکوێی و بارودۆخی ئەو شوێنم پێ بڵێکە چۆنە چەندێک خەڵک ڕووی کردوتە شوێنە گەشتیارەکان و دێمە لای تۆ علامة أو موبايل قطع باشە سعاتێکە کەوتومەتە مەتحوسەنای هێرۆ هێرۆ کەچی گوێیشی لە من نیە و ئامادە نییە باشە دواترە گەڕێمەوە بۆ لای هێرۆ ئێستا هۆشمەند لەگەڵمانە ئامادەیە هۆشمەند سادق ئەویش هەر لە هەولێر ئەو لەگەڵمانە بەڵێ ئامادەیە هۆشمەندیش ئامادە نییە من دواتر هەر کاتێک هەر کامێکیان ئامادە بوونەوە ئەچمە لای ئەوان و پێتان ئەڵێم کە لە دەوروبەری هەولێر خەڵک تا چەند چۆتە سەیران و یا عەبابەیلێ ماڵ بۆ بەرزەوە هاتوومە بۆلات بەدەم لەرزەوە لە گوندی عەبابەیلێ سەر بە پارێزگای هەڵەبجە فستیڤاڵێکی تایبەت بە کولتوری کوردی بەڕێوەچوو لە فستیڤاڵەکە کەسە بە تەمەنەکان و کەسە بە ئەزمونونەکان بەس لە شێوازی ژیان و دابوو نەریتی کوردەواری سنوورەکان بۆ گەنجان کردووە بێگومان لە سنووری هەڵەبجە ئەڤین عەتایەکە لەوێ ئەم راپۆرتی ئامادە کردو دەستی تۆ خۆش بێ ئەڤینگیان ێستا چەند گوێت لە منی و لەگەڵ منانیت بەڵام سپاس بۆ راپۆرتەکەت ئەو راپۆرتە بۆ بینەران ئامادەیە کە بیبینن. هەڵپەرکێ و دڵخۆشی گەنجانی گوندی عەبابەیلێیە. ڕۆژی گوندەکەیانە و فیستیڤاڵێکی تایبەتیان لە یەکەمین ڕۆژی بەهار و نەورۆزدا ئامادە کردووە. بە تەمەنەکانی گوند دابوونەریتی ڕابردوو و بیر گەنجەکان دەهێننەوە. جاران ئەم جۆرە فیستیڤاڵ و کۆبوونەوانە نەبووە.
بەڵام ئێستا هەر گوندێک هەر عشیرەتێک هەر تیرەیەک هەڵەسێ بە کۆبوونەوەی ئەو خەڵکانە کە لە دەور و پشتی لە دوور یاخود لە نزیکن ئەو ڕۆژە یاخود بۆ نمونە ئەمڕۆ نەورۆسە هەموو کەس دڵی خۆشە هەموو کەس مرتاحە بەم ئیشە هەموو کەس هەڵساوە خەڵکی ئەم سنوورە هاتوون بۆ هەڵەبجە بۆ ئەم مەراسیمی ئەم نەورۆزە و هەم یادی عەبابەی لێش گەنجی ئێستا پێویستە مێژوی خۆی لەبیر نەکا مێژووی نەتەوەکەی خۆی لەبیر نەکا ئەو مێژووی کە لە گوندەکەی هەبووە و ڕەسەنایەتی گوندەکەی خۆی لێرەدا ئەم فیستیڤاڵە کو خۆش دەزانی ئەمە سێمین فیستیڤاڵە کرێ زیاتر لایەنەکانی هونەریە ڕۆشنبیریە کولتوریە نمایشێ سوسواری و بۆ هەروە بوو کوزاوی تیاگرەوە هەروە تیپی هەڵپەرکەی دەستی گەنجانی عەبابەی لێ مش تیپێکی زۆر جوانە کە زیاتر خەڵکی دڵخۆش دەکەن و خەڵکێک هەیەتە ئێرە نیشاندانی دەوار و خانووی گڵ و هاتنی بووک بەجلی کوردی سوورەوە بەشێکی دیکەی فیستیڤاڵەکە بوون هەمووان بەجلی کوردی ڕەنگاوڕەنگ بەشداریان لە ڕۆژی گوندی عەبابەی لێدا کردبوو بۆ خۆتانەزانن بەهۆی پەرتەوازەبوونی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بەهۆی ئەو بارودۆخەنە هەموارەی کە لە مێژەوە هەتاقوم ئێستا بە تایبەتی خەڵکی هەڵەبجە لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەداخەوە پەرتەوازەیەکی زۆرمان پێوە دیارە هەرێکە و کەوتونە شوێنێکی ئەم جیهانە بۆیە چەند ساڵێکە هەموو گوردنشینەکان بیریان کردوێتەوە کە هەرێکیان و ڕۆژێک بۆ خۆیان دیاری بکەن ئەمەش بە مەبەستی زیاتر توندکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەڵ ئەو کەسانەیە کە چەند ساڵێکە یەکتریان نەبینیوە و هەروەها نمایشکردنی دابوونەریتە کۆمەڵایەتەکان و ئاشنابوونی بەنەوەی داهاتوو لە یەکەمین ڕۆژی دەستپێکی وەرزی بەهاردا گەنجان و بەتەمەنی گوندی عەبابەی لێ بۆ سێهەمین ساڵ فیستیڤاڵی ڕۆژی گوندەکەیان سازدا تێیدا چەندین چالاکی جۆراوجۆری تایبەت بەدابوو نەریت و مێژووی عەبابەی لێ بەڕێوەچوو ئەڤیناتە کوردستان 24 عەبابەی لێ هینی هەورامان کۆتەکانی باریکە هینی شاڵەکانی کەی بادینان کۆتەکەی پانترە و چاکتریش ئێستا پامنێرانمان ئامادەن و هێرۆ لەگەڵمان ئامادەیە هێرۆ ئەم کاتت باش جەژنە پیرۆز بێ سعاتێ پێش ئەوەی کە بتبینموانە کەوتمە مەدحوسەنات بەس چی بکەم ئامادە نەبووی ئێستا دووبارەی ناکەمەوە بەس کە هاتی لێرە پێتەڵم خۆ جوانتری جوانتر بووی جا پێم بڵێکە لەکوێی لە چ سەیرانگایەکی لا دەروبەری هەولێر باسێوەشم بۆ بکە کە خەڵک چەندێک لە شوێنی سەیرانگاکان کەش و هەواکە کاریگەری هەبووە یاخودنا خەڵکێکی زۆر ڕووی کردوتەوە ئەو شوێنە ئابا بزانم چی پێ بۆمان بەڵێ سۆڤان گوێبیستی قسەکانت بووم لە سەرەتاوە بەڵام بەداخەوە دیارە هێڵی تەلەفۆنوانە لێرە کەمێ شوێنەکەمان باش نییە ئێرە هیرانە هەنارەیە لێم تێکچوو هەنارە ئەوەندە سادە لێمان تێک دەچێت لە مامەگرن بێگومان ئەم شوێنە کە دەشتایەکی گەورەیە لە یەکە لە سەیرانگاکانی هەولێرە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕووی تێدەکەن بەڵام کەشەوە کوتم ساماڵە هەورە و پێشبینیش دەکرێت کە باران ببارەوەکە دەبینن خەڵکێکی زۆر تەنانە خێوەتیان هێناوە هەر لە سەرەتای بەیانیەوە خەڵکێکی زۆر هاتوونەتە ئێرە ئاگریان کرێتەوە خەیوەتیان لێداوە و بە تۆش بڵم کە ئەوە لە بیرم چوو پێت بڵم من ئاگام لێ بوو جلکوبەرگی تۆم بینی زۆر کوردانە و جوان بوو ئێمە ئێستا ئەم خێزانم بینی هەر لە دوورۆ هاتم بۆ لایەن ئیتر کە هاتم بینیم قسەم لەگەڵاکردن ئیزنم لە خواستن قسان لەگەڵا بکەم زانم خەڵکی ڕۆژاوای کوردستانن سۆڤان هەولێری پایتەخت بە تایبەتی هەرێمی کوردستان باوەشی کرێتەوە بۆ سەرجەم کوردەکانی پارچەکان دیکەی کوردستان منی ڕۆژهەڵاتیەوە لێرەمەوە خەڵکی ڕۆژاوای کوردستان بە دیلان و گۆڤەندی خۆیانەوە نەورۆز پیرۆز دەکەن قسەم لەگەڵاکردن خەڵکی قامیشلوم بەشێکی زۆران لە ڕۆژاوای کوردستان وتم زانم سۆرانەکان چۆنە مشکرمانزیم خراپ لێ خۆتە زانمی سومە تا ڕۆژاوای کوردستان و قامیشلو تا ڕادێکەکەم بەڵام سۆرانێوان زۆر باشە با لە سەرچوپیەوە دەست پێ بکەم گۆرانی خۆشیان بەسترانی خۆیان دیلانی خۆیان ئەم بە ڕێزە باڵای کوردستانەوە لە ڕۆژاوای کوردستانەوە نۆرۆزی پیرۆز بێ لێرە بزانم چ پەیامێکت هەیە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ هەولێری پایتەخت باشوور پارچەکان دیکەی کوردستان دەست پێکرد خێراتنیەوە دەکەم انشاءالله ساڵێکین و لەسەر ملەتێک کورد دەرباس بێ نەورۆزا هەولێر و قامشلۆ پیرۆز دەکەم انشاءالله ساڵێکی خۆش بخێر و خۆشی لەسەرمە وەرە یعنی وەک بێژێ جەژنێکی خۆش
لێرە خەڵکی باشووری کوردستان بەم جۆرە دێنێت لە ڕۆژەوە بت شێوازەکە بۆمان باسکە هەر بەو شێوازە نەورۆز پیرۆز دەکەن یا نا فەرق و جیاوازی هەیە فرق و جیاوازی تنەیە ئەم هەست دەکەم لە قامشلۆنە تفەرقا کوردستانە باشوور و ڕۆژاوا تنەیە کوردستان بۆمە گەلێک باشە هەولێر خۆشە و شاڵا ساڵەکینە لەسەرمە و هەولێر دەرباسن ئەم خاتونە ژێرگرم تۆ چ قسێکت هەیە پەیامی خۆت چ دەگەێنی چ دەبینی لە باشووری کوردستان وەکو خەڵکی ڕۆژاوای کوردستان ولا نازانم زۆر قسە بکەم لە پێشە بۆ من بەحسەوان بکە بە کرمانجییا بێژە نەورۆزە خۆچەوە پیرۆز دەکەی چت بێژی بە هەواڵێ خۆ بە خەڵکی هەرێمی کوردستان ولا جەجنا هەموو پیرۆز دکەم جەژنێکی خۆش بیشەڵە ساعتەوە خۆش بێ من بسمە لای ئەو خاتونان دیکە و بەشانەی دیکە و گوتم کە بە دیلانی خۆیان بە گۆڤەندی خۆیان ئەم خاتونە بۆ من تا سۆرانی زانی بێژی کرمانجی بۆ من بەسان نەورۆز بکات پەیامەتە چییە چت بێژی نەورۆز دەتەش پیرۆز ئاتەژی پیرۆز بێت ساغ ئەو بەسان بکە ئەو ژێرەوە چییە لە ڕۆژاوای کوردستان فەرق و جیاوازی هەنە وەقتیانێ باشە زۆر چاکە هێرۆ زۆر سپاس دەکەم ڕۆژاوای کوردستان سۆڤان باشە سپاس دەکەم هێرۆ لەگەڵتانە بین لە سەرنجەکانی دیکالەکە بەڵێ بەڵێ بێگومان لەگەڵ هاوکارانم دەبیت کە لە گەشتی هەواڵەکان لەگەڵمانە بن سپاس دەکەم ئەو دەم زیاتر خەڵکێکی زیاتریش دێت ئێستا هۆشمەندیش لەگەڵمانەیە بۆیە هێرۆ من تۆ بەجێ هێڵم لەگەڵ هۆشمەندا گفتوگۆەکەم هۆشمەند نەورۆزت لێ پیرۆز بێت و هەموو ڕۆژێکت نەورۆز و شادی و خۆشی بێ هۆشمەند لەگەڵ نۆرۆ سالێم تێکچوو هۆشمەند پێم بڵێ کە تۆ ئێستا لەسەر ڕێگەیەکی پێم وابێ هەولێر کۆیت وایە ئەجا پێم بڵێ وردەوردەیتر خەڵک بەرەو شوێنی سەیرانگاکانە کەونە ڕێ هەرچەند کەش و هەوای بەهاریش بەو شێوەیە دەمێ تاوە بارانە و خۆشەکە و ئەڵێ بارانی بەهار شتێکی واڵێت خۆ باشتر ئەیزانی تاوێ خۆشکردن و شتێکی لەو بابەتە ڕەنگە تۆزێکی تر خۆش بکات ئەجا تۆ پێم بڵێ کە سەر ئەو جادەیە چی ئەبینیت خەڵک ئەڕوات ئۆتۆمبیل زۆر هەیە چۆنە کەش و هەواکە هەمووی بۆ باسکە سۆڤانم کاتت باش جەژنی نەورۆز لە تۆش و لە تەواوی کوردستانیان پیرۆز بێ میشە لە جەژن و خۆشییا بن من لەسەر ڕێگەی هەولێر کۆیم کە ئەم بەشێک لە سەیرانگاکانی سنووری دەوروبەری هەولێر دەکەونە سەر ئەم ڕێگەیەوە ئێستا قەرەباڵغی دروست بۆ شەڕایەوەی کەوا پلەکانی گەرما لە نێوان تا 5 تا 12 بە پێی شوێنەکە گۆڕانکاری بەسەردادێت بەڵام شەقامەکان تا دێت جمەیان دێت هاوڵاتێکی زۆر ڕوودەکەنە سەیرانگاکان ئەمێ ئاماژە بۆ بکەم پلەکانی گەرما ئەوکو پێژان لەو بەپەی کەشناسی و بۆ لەرزەزانی پێدەچێت لە دوانی وەڕۆوە نمە باران ببارێت بارانی بە ئارەش خۆ دەزانی تاو ناتاوە و پێشبینیەکانش بۆ بەهار بڵێن وەکو ڕاست دەرناچن زۆر جار و لەبارەی ڕێنمایەکانی هاتوچۆمەوەی ئێستا قسە بکەم سۆڤان بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر 8 ڕێنمایی بۆ شۆفێران بۆ کەسانە دەرکردووە کە دەچنە سەیرانگاکان کۆکو بەپێی ئەو ڕێنمایانە کە دەڵێت لە هەموو بڵێن ڕێگاکان پۆلیسانی هاتوچۆ دەبێت ئەمە خێزانێکە کە دەچنەوێت بام قسە لەگەڵام کە مەگەر تۆ بیتێرەوە دەچوو حاجی سپاس بڵێ ئەو ڕێنمایانەکە دەریان کردووە 8 ڕێنمایی دراوە تا شۆفێران و هاوڵاتیان بە هەموو شێوەیەک دەڵێ ماتۆڕی دووتایە قەدەغی بەڵام ئێستەوەی دەبینی ماتۆر بەلای ئەمە یا دەڕوات ئەو بە ئۆتۆمبیلی بار هەڵگرانەی کە لە 4 تەن بەرەو سەرەوەن نابێت بچنە سەیرانگاکان نابێت ڕێگاکان بەکاربێنن و پۆلیسەکان پۆلیسی هاتوچۆ ئەفسەران لە تەواوی ئەو ڕێگایانە ڕێگای هەولێر کۆیە مەخمور هەولێر شوێنەکانی دیکە هەیە و شۆفێران دەتوانن لە هەر حاڵەتێکدا پەیوەندی بە 440 هەفریاگوزاریەوە بکەن و پشکنینی مەینۆشین بەسەرجەم کارمەندان هەیە بۆ و لە کاتی هاتنەوەش پێویستە شۆفێران تا ڕێگەکان بۆ هاتوچۆ بۆ بەکاربێننەوە زۆر باشە هۆشمەند چوون دەستەکانە خۆش بێت لە بەرەوەی کە تۆ لە گەشتەکانی دیکەش لەگەڵ هاوکاران ئەبیت من سوپاس دەکەم و بەجێتێ هەڵم کە هۆشمەند ڕۆی اینجا بیرم کەوتەوە کە ئەڵێ بارانی بەهار چشوە من کردن تاوێ داکردن تاوێ خۆشکردن بۆیە ڕاستەکان متمانە بە ناکرێت بە بارانی بەهار بکەین ڕەنگە کەمێکی دیکە کەش و هەواکە خۆش بێت وە
باسی شتێکی دیکەتان بۆکەم کە یەکێک لە ڕێوەڕسمە تایبەتەکانی نەورۆز کە لە شار و گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچێت تایبەتە بە گەڕانی مناڵان بە ماڵان بۆ کۆکردنەوەی نەورۆزانە. ئەم ڕێڕسمە کە لە ناوچە جیاوازەکانی کوردستان چەندین ناوی جیاوازی هەیە بە خوێندنەوەی شعر، گۆرانی و هەروەها هەڵپەڕکێی تایبەت بەم بۆنەیە بەڕێوەچێت. یەکێک لەو ڕێوڕسمانەی لە بەرەبەری نەورۆزی هەموو ساڵێکدا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت. گەڕانی منداڵان بە ماڵاندا بۆ داواکردنی نەورۆزانەیە. ئەو ڕێوڕسمە دیێرینە لە هەر ناوچەیەکی کوردستان ناوێکی هەیە. هەلاوە مەلاوە، هەتەرێ و مەتەرێ، شەوشەوە بەراتێ و چەندین ناوی دیکەش. بەڵام ناوەکە هەرچیەک بێت ناوەڕۆکەکەی هەر یەک شتە و سەرچاوەی لە یەک مێژوو و کەلتوری هاوبەشەوەیە. من چەند ماڵێک گەڕاوم من زۆر حەزم بە شەوشێ بەراتێ هەموو ساڵ ئەم جەژنە ئەگری. بسکویت کێکە کاکاوی، گوێز، بسکویت خامەیی، بسکویت، شکلات لەگەر کێکەکە. ئەمساڵ ئەو ڕێوڕسمە لە ئاوایی ئینگیجەی مەریوان بە شێوەیەکی بەرچاوتر بەڕێوەچوو. چەندین گروپی سرود و مۆسیقا لە مەریوانەوە بانکێش کرابوون. منداڵێکی زۆر لە ناو شار و لە گوندەکانی دەوروبەرەوە ڕوویان لە گوندی ئینگیجە کردبوو. خەڵکی گوندەکەش بە پێشکەشکردنی دیاری و نەورۆزانەی جۆرا و جۆر پێشوازیان لەو مناڵانە کرد. هەموو ماڵەکان بەش خۆیان شتەکڕن، مناڵان ئەڕۆنە دەرگایان داوای شەوشە بەراتەیان لە یەکەن. بێجگە مناڵانی ئاوایی خۆشمان، مناڵانی شاری شەرهاتوون یان لە دێهاتەکانی ترەوە. ئەمە شەشۆ بەراتەی ئاوایی یەنگیجێ یاسا و ڕسمێکی زۆر خۆشی هەیە. هەموو ساڵێ بەرگوزار دەبێ بۆ مناڵەکان. ئێمەش زۆر پێمان خۆشە ئەم شتە پەخشەکەینەوە پیانە. یەکێک لە ڕێوڕسمە دیێرینەکانی تایبەت بە نەورۆز کەسایەتی کۆستە یا باوە نەورۆزە کە لە شێوەی پیرەپیاوێکدا دەردەکەوێ. ئەو بۆ کۆکردنەوەی نەورۆزانەوە پێش مناڵان دەکەوێ و لەگەڵ یان ماڵە و ماڵدەگەڕێ و مژدەی هاتنی بەهار دەداتە هاوڵاتیان. هەر ساڵە لە ئاخر هەفتەی ساڵی کۆناییتر بە پێی کەشوهەوە ڕۆژە تەعینەکەین کە شەوش و بەراتی ئاوایی لێ ڕۆژە بەڕێوە بچێت. جان ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو چەندانە گوڕی سرودمان داوەت کردبوو لە شاری مەریوان و هەروەها ئینشاڵڵا بتوانین بۆ ساڵانی داهاتوو بە شێوەیەکی باشتر لە فەزایەکی باشترە بتوانین مەراسمە بەڕێوە ببین. مناڵان لە هەر ناوچەیەکی کوردستان بە گوێرەی ناوی ڕێوڕسمەکەیان شعری تایبەتیشی بۆ دەڵێن، وەک هەلاوە مەلاوە شتێکمان بۆ بخەنە بن تاوە، کچتان ببێ بە بووک و کورتان ببێ بە زاوا، یا هەتەرێ و مەتەرێ نەورۆزە وەرنە دەرێ شتێکمان بۆ بخەنە بن چەپەرێ، یاخود سەری ساڵێ و بنی ساڵێ یاخوا نەمرێ گەورەی ماڵێ شتێکمان بۆ بخەنە بن پاڵێ. کامیل بۆکانی، کوردستان 24. هەر ئاوادان بێ کوردستانی گەورە هەر لە باکوور و باشووری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای بەو هیوایی کە جەژنێکی خۆشتان هەبێت بەهارێکی جوانتان هەبێت بە کورتی بیڵم. تەنیا داواکاریم ئەوەیە لێتان ئەو کەسانی کێستان نەچوونەتە دەرەوە و پاشکەمێکی دیکە دەچنە دەرەوانیش کە لە دەرەوەن تکایە ژینگە بپارێزن ئەوەی کە دەیخۆن، ئەوەی کە گەشت و سەیران دەکەن، هەرچی کە ئەمێنێتەوە لەگەڵ خۆتانە کۆیکەنەوە بهێنەوە ناو شار فڕێ بدەن. ژینگەی کوردستان بپارێزن، کوردستانمان بە پاکیەکەیەوە جوانە. سپاسانەکەم کە لەگەڵ ما بوون. هەموو ڕۆژێکتان نەورۆز و نەورۆزتان پیرۆز.